گۆڕانکاری لە نەخشەی ناوچەکەدا، نینۆکردنی شیعەکان و کۆتایی سەردەمی عەمامە بەسەرەکان. هەر لەگەڵ دەرچوونەوەی کۆماریەکان و ترامپ لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا، ئیدی ئێرانیەکان و دۆستەکانیان لە ناوچەکەدا ترسیان لێ نیشتووە و زانیان دیسان هەڵمەتی نینۆکردنی عەمامە بەسەرەکان دەست پێ دەکاتەوە. ئەو دروشمە هەڵمەتی ساڵی کۆتایی خولی یەکەمی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ و کە دەیگوت بۆ ئارامبوونەوەی دۆخی ئاڵۆزی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت نینۆکی ئێران بکەین. هەر بۆیە ئیدارەکەی بنیامین نەتانیاهۆ دەیانەوێت ئەم جارە هەر تەنیا نینۆکردنەکە نەبێت، بەڵکو کوردگوتنی سەر و کلکی ڕژێمە کوردکوژەکە و هاوئاوازەکانیشی بکرێت. ئیسرائیلیەکان بە هاوکاری تورکەکان بە وردی پلانی لە قاڵبدانی ئەو گروپە میلیشیە تاوانکارانەیان هەیە کە ساڵانێکە لە سووریا، لوبنان، یەمەن و عێراق سەرقاڵی لێدانن لە بەرژەوەندیەکانی سوننا، کورد، مەسیحی و تەنانەت بەرژەوەندیەکانی ئەمریکا و بەریتانیا و سعودیە و وڵاتانی کەنداویش. ئەو گروپانە چەند ساڵێکە کۆنتڕۆڵی تەواوەتی دۆخی ناوچەکەیان کردووە و حاکمی مطلق و ڕەها خۆیان بوون. تا ئەوەی حوسیەکانی یەمەن لە دەریای سوور خەریک بوو بازرگانی نێودەوڵەتیان پەک دەخست و هەڕەشەی پشڕانی سێیەکی ئینتەرنێتی جیهانیان دەکرد. دەرفەتەکەی دی قڵب بۆتەوە بەسەر ئێران و گروپەکانیدا. لە غەزە لە قۆناغی کۆتایی جەنگدان و سەرخان و ژێرخانی شارەکە خاپور بووە و زۆرینەی سەرکردایەتی حیزبەکە کوژراون. لە لوبنان ئەمیندار و ئەنجامانی مەکتەبی سیاسی کوژراون و تەواوی ناوچەکانیشیان خاپور کراوە کە دوو شاری باشووری لوبنانە و لە ئێستاشدا سووریا لەو دۆخەتایە. لە یەمەن بەهۆی دووجار لێدانی قورس و هەڵمەتی ئاسمانی سوپای ئەمریکا و بەریتانیا بە تەواوی فلیج کراون و لە عێراقیش سەرکردەکانیان خۆیان حەشارداوە. تەنانەت لەوەش خراپترەوەیە کە ئیدارە نوێیەکەی ترامپ پلانێکی وردیان داناوە بۆ زیاتر لە قاڵبدانی ئێران. ئەویش هێرشی سنووردارە بۆ سەر دەستگا و دامەزراوە ئەتۆمیەکان و پیشەسازی جەنگی و ناوەندی بەرهەمهێنانی درۆن و سەکۆی موشکیان. ئیدارەکەی کۆماریەکان پلانیان هەیە لە ڕووی ئابووری تمان و لیرەی سووری و لوبنانی و دیناری یەمەنی و دوو هێندە و نیو ئێستا زیاتر بخەن و هەوڵیش بدەن هێندەی تر رووسیا لەو هاوپەیمانیە زیاتر دوور بخەنەوە. لەوەشدا وڵاتانی کەندا و تورکیا هاودەست دەبن و هاوکاری جێبەجێکردنی پلانەکان دەبن. ڕووداوەکەی سووریا لەم مانگە ساردەدا هێندەی تر دۆخەکەی گەرم کردووە و لەوەیە هێنانە ساڵی نوێ هیچ لە سوود و قازانجی شیعی ناوچەکە نەبێت و دوور نییە ساڵی 2025 ساڵی کەوتنی تەواوەتی بلۆکی شیعی نەبێت.